سڵاو ڕێز و خۆشەویستی هاوڕێیان و خۆشەویستم بەخێر بێم بۆ ڤیددیوەیەکی نوێ ئەوڕۆ ڤیددیوەیەکی تایبەتم بۆ ئامادەکردن ئەویش چاپ دەکەوتن لەگەڵ گەنجێکی کوردستان دەکەم بە ناوی کۆسار ومێت خەریکی بەرەمێنانی یاریەکە بن تاوە خێستن ناوی یاریەکە نازانی بەڵام دەزانیکەوە یاریەکە هاوشێوەی یاریەکان GTA ئۆپن وۆڵ دەبی ناڵێن بەکو GTA زەخم و گەورە دەبی بەڵام بیرۆکەیەکی لەو یاری بگرتێکە کۆسار و بڕیارە یاریەکە بۆ موبایل بڵاو بکرێتەوە وەروە تاو کێستا ڕیلیز دەیتەکەی نازانم کەی دەبێتن کا کۆسار زیاتر باز دەکە هیوادارم پیجی کۆسار گەیمینگ وەروەها سناپچاتی کاکە کۆسار لە دیسکریپشندام نایە فۆڵۆی بکەن وهروەها تاوەکو ئاگداری هەر بابەتێکی نوێ بن لەس ئەو یاری بڵاو دەکاتەوە کە پێم وایە زۆر سەرنجڕاکێش بۆ بڕای من شایانی ئەوەیە کە بە باز بکرێت لە هەموو شوێنێک و گەیمەرانی کوردستان ئیدی سەربەرز بمەوەیکەوە گەیم دیڤڵۆپەرێکمان هەیە دەتوێت دەیەوە یاری دروستکە بە هەمومان بێکەوە پژگیری لێ بکەین وەکو گەیمەرانی کوردستان نمونەیەکی جوان دروست بکەین خۆشەویستانم ئەو ڤیدیۆ بە سپۆنسەری دارین گەیمە بێگومان لە هەولێریانە سلێمانی بۆ هەر دەستکەوتنی هەر بابەتێکی ڤیدیۆ گەیم ناوی ژیری بینە بڕۆ لایەن پێت دەڵێنکەوە داشکان لە بۆ دەکات لە دیسکریپشن زانیاری تەواوی دارین گەیمداناوە کاکە کۆسار ئەوڕۆ باسی ڤیدیۆ یاریێک دەکە کە خۆی لە بەرەمێنانە ئێستا کاری لەسەر دەکە دەیەوێت هاوشێوە یاریەکانی GTA دروستی بکاتن و پیجێکی هەیە بە ناوی کۆسار گەیمینگ لە دیسکریپشندامدا دەتوانن فۆڵۆی بکەن بۆ ئەوەی تەواوی زانیاریەکان وەربگرن کە یاریەکە لە چ قۆناغەکە کاک کۆسارجیان سڵاو لێ بێ پیرۆزبای لێ دەکەن بە بۆنی دەستپێکردنی ئەو یاریە دەمانەوێت بۆ بینەران چەناڵ ژیر باسی یاریەکە بکەی یاریەکە ئێستا حالیان لە چ قۆناغێکە و یاریەکە دەربارەی چییە سڵاو ڕێزم بۆ تۆ کاکەژی گیان لەگەڵ خۆشەویستیشم بۆ تەواوی بینەرانی خۆشەویست هەیە یاریەکە بۆ ماوەیەکی زۆرە پلاندانان پلانم بۆ داناوە و یاریێکی هاوشێوەی GTA هاوشێوەی GTA دروست کراوە جۆنڕەکەشی یاریکی ئۆپن وۆرڵدی ئەکشن ساندبۆکسە ئەم یاریە وتمان بکو GTA سیارە لێخوڕنی تیا بێت فری ڕۆمکردنی تیا بێت بۆ نمونە هەنێک ئیڤنتی تیا بێگەتوانی بیکەیت مشنی لاوەتی تیا بێگەتوانی تەواویان کەیت و تل لە ڕێگەی و مشتانەوە شتی دەستکەوێت زۆشتی تریشکە ئێسا بەهۆی تاوانە بوونەوە ناتوانم باسی لەسەر بکەم بەڵام وەکو تقریبەن بڵین لە GTA زۆ نزیکە بەرەمێنان یاری بۆ خۆشم ئێستا مەسەلەن هەر لە ناو دنیا یاریکرد مەسەڵەن بەرەمێنان یاری زۆ قورسە بە تایبەتی بۆ سینگل دیڤلۆپەر یاخود یەک کەس بەرهەم بینی ئایا ئەو سکیلانە چیە ئەو توانایانە چیە کە کەسێک بیەوێ یاریەک بەرهەم بینی پێویستە بیزانی و زمانی جاڤایە یاخود پرۆگرامینگە یان دیزاینکردنە دەمێت تۆزێ باسی و بابەتانە بکەین باش ڕاستە فەرمون وەکو پرۆگرامکردنی ینی لە گەیم دیڤلۆپمنتە زۆرشت سەر ینی بەڕاستی ئەساسەکە بیزانیت بەڵام لەبەرەوەی بەشی جیاوازی زۆرە بۆ نمونە لە گەیم دیڤلۆپمنتە پرۆگرامینگ هەیە لە گەیم دیڤلۆپمنتە لێڤڵ دیزاینینگ هەیە نێتوەرکینگ هەیە باکند ئینفراستراکچەر ئەم جۆرە شتانە هەیە تێستکردن هەیە سەپۆرت هەیە ئەنیمەیشن ڕێگین سکەڵپتینگ زۆر بەشی جیاوازی هەیە ینی ئەمانە من تەنها چەند شتێک کە باسیەکەم بەڵام ئەگەر دیقەت بێ لە هەموو ستۆدیۆ جیهانیەکانە ئەم بەشانە دابەشکراون هەرێکە و اختصاصی لە بەشێکە هەیە ئاسانتر ئەم ئیشەکە ئەچێت و زیاتر ئەتوانن بیان جیانکەنەوە بۆ گروپ و تاسکەکانیان تەواوەکەن بەڵام لەبەرەوەی خۆت زانی ئەوە بە من ناکرێت لەبەرەوەی تەکە من خۆم ێستا حاڵی حەزت بە تەناکاری لەسەرکەم لەبەرەوەی ئەو بودجەیە نای بەدەستەوە نیە تا بتوانم ستۆدیۆی گەورە بە چەندەها کەسی جیاواز هایەرکەم و بێنم و کاری لەسەرکەن بەڵام بە حکمی ئەوەی کە من ماوەیەکی زۆر خەریکی گەیم دیڤلۆپمنتم ماوەی تقریباً بڵین 8 بۆ 9 ساڵە بێ من لەم بوارەیە خەریکم ئیتر لە سەرەتاوە بە شتێکی بچوو دەستم پێ کرد تۆزێ لە پرۆگرامینگ دواتر تۆزێ لە ئارت دیزاین تۆزێ لە 3D مۆدلینگ تۆزێ لە ینی ئابەم شێوەیە هەتاوە گەشتم بە ئێستا ینی گرنگترین شت کە بڵێم زۆر ئەساسیە بۆ کەسێک کە بتوانێت گەیم دروستکات ئەبێت تەحمولی زۆر بێت ئەبێت زۆر تەحمل هەبێت یاوە گرنگترین شتە دووەم شتیش پرۆبلم سۆڵڤینگ ینی حلکردنی کێشە لەبەرەوەی هەزار وەک کێشە بۆ توش یانی توشە بێت بە زۆر شێوەی جیاواز کە لەوە تەسەوڕ نەکردبێت بۆیە بێت زۆر گرنگە ئەو دوانەت هەبێ ئەگەر نەبێت لەبەرەوەی تااقەت لی نامێنێ ئەو وازی لێنی هەر ینی هەر زوو وازی لە وەزاکەیەنی تۆ پێشەوەی تۆ ماوەیەک بەر ئێستا لە دەروێ وڵات دژێ وایە لەوێ کاری گەیم دیڤلۆپمنت کردی یاخود هەر وەکو حەزێکی خۆتە حەز دەکەی لەو بارە کار بکەیت ڕاستی من وەکو حەز سەرەتا وەکو حەزێک بوو لە مناڵیەوە بڵین حەز لەو بوارە هەبوو و زۆریش هەر لە چۆڵین ئەگەرێتەوە بۆ من ئەمبرێل ئەنجنی سێ ئەو کاتەکە سێ هاتە بوو من لەو کات دەستم پێکردماوەیەکی زۆر پێشە ساکات
وەکو خولای ئەو وەزع بوو من هەر لە مناڵیەوە دواتر زیاتر پەرەم پێدا تاوەکو زوفوردە و زیاتر لی فێر بووم هەنێ ئیشم کردووە بۆ وەکو تەکنیکل دێمە ئیشم لەسەر کردووە گەیمی ترم دروست کردووە کە بڵاوکراونەتەوە هەنێک کاری فریلانسیم کردووە کە لە ژێر NDA دیسکلۆژر بۆ کە ناتوانم باسییان لەسەرکەم ئەم شتانە کردووە ڕاستی ئەنی ئەتوانین بڵین 50 بووە هەم لە ڕوانگەی پرۆفشناڵی و هەم لە ڕوانگەی حەزیشەوە لە هەردوو لە منە دنیای بەرەمێنانی ڤیددیۆگەیم کارێکی مەسەن ئاسان نییە وەکو کاریش بەدەستی هەموو کەسێکی بکرێت دەبی زمان شارەزابی و پرۆگرامینگ و دیزین لە زۆر شتان بشارەزابی پێت وایە لە دەرەوەی وڵات ئەگەر مەسەلەن کەسێک بیەوێ کار بکە چۆنی دەبی دەست پێ بکە مەسەلەن دەبی لە پرۆگرامینگ دەست پێ بکە یاخود لە دیزین لە شوێنە دەتوانی دەست پێ بکەی بڵێ مەسەن لە کۆمپانیایکی وەکو مایکرۆسۆفت یان سۆنی یان هەر شوێنێک کارێکی دەستکەوێت وەکو باسمان لەسەر کرد گەیم دیڤەلۆپمنت بەشی زۆری هەیە ئێستا بۆ نمونە هەموو کەسێکی ژۆک و من کار ناکات ڕاستی پێ بڵێم ئێستا کاڵێن گەیم دیڤەلۆپمنت لەوە چێ ئەو کەسە تەنها شارەزایەک یان ینی ئەکسل کار لە یەک شوێن لە یەک بەشی پرۆ گەیم دیڤەلۆپمنتە بەس من بە حکمەوەی بڵین سەرەتا یعنی چۆن بڵین پەلاماری هەموو بەشەکانە مالەیە کاتە هەموویم خۆم فێر کرد بەڵام خۆی شتێکی باشیش نەبوو دواتر دوای چەندەها ساڵ کە لە وەزەکەیە بۆم دەرکەوت کە ئەو شتێکی باش نییە لە بەرەوەی تا شتێک خۆت فێرەکەی شتێکت بێچێتەوە بەڵام ئیترۆک بڵین 9 ساڵیش گاڵتە نییە ماوەیەکی زۆرە ئێستا شتەکە شارەزایکی زۆر زیاتر تیاپیا کردووە بەڵام وەکو نەسیحەتێک بۆ هەموو کەسێک ئەگەر دەستان پێ کرد ئەبێ لە شتێکەوە دەست پێکەن لە یەک بەشەوە باز بێن بۆ بەشەکانی تر و باسمان کرد چونکە لە ئەوروپایە بۆی منە کە کۆمپانیایەک ئەوێ کەسێک هایر کات بۆی کە لە کۆمپانیەکانە ئیش کات ناڵێ هەموو شتێکە بێ بزانی تەنها ئەڵێ لێڤڵ دیزاینەرێک مەوێ یاخود پرۆگرامەرێک مەوێ یاخود کەسێک شارەزایی نێتوەرکینگی هەبێ بەم شێوەیە ئەلانی جۆبەکانیان ئیشەکانیانەکەن بڵێن ئەبێ بزانی بێگومان دەمەوێت لەسەر ئەوەی قسە بکەین مەسەلەن تۆ ئەو یاریە بۆ مۆبایل بڵاو دەکەیتەوە بڵاوکردنەوەی یاری بۆ مۆبایل مەسەلەن هیچ پێشینەیەک تێبزانی ئایا چۆنی یاریەکە بڵاو دەکەیت چۆن لە ستۆرەکان دادەندرێ و ئایا زۆر جار جێمان لێ بۆ دەڵێن وەرگتن لەلایەن iOS-ەوە تۆزە قورسترە لە چاو ئەندرویدی دەتوانانی ئۆپن سۆرسە بە ئاسانی دای بنێ پێ دوایە بە ئاسانی دەتوانی یاریەکە کە تەواوت کرد فنش پرۆجێکتەکەت بە ئاسانی بخیتە ناو مۆبایل بەڵێ من خۆم بۆ خۆم دیڤەلۆپەر ئەکاونتمێ لە هەردوو ستۆرەکانە بۆ پێشتریش کشتم تیا بڵاوکردنەوە ڕاستە iOS تۆزە قورسترە و ڕیڤیوکردنی پرۆگرامەکان تۆزێک قورسترا لە بەرەوەی زیاترە ناو بنجبنەوەی شتەکانەوە بەڵام شتێکیش نییە بڵین ناکرێت لە بەرەوەی ئەکرد دێخەتێک بە بلیۆنان ئەپلیکیشنی تایە ئەوان بەس بۆ شتێکە گەڕن کە مەسەلەن کۆپیڕایتی لەسەر نەبێ خود شتێک بێ مەسەلەن لە شتێکی ترەوە وەرنەگیرابێ و کە هەم دووبارە ئەگەڕێتەوە سەر مەسەلەی کۆپیڕایت کە لایەن زۆر گرنگە لە ئەوروپایە تەنها ئەوەیە گیناوەکو چۆن بڵین ئێستا من پرۆژێکمێک کە خۆم دروستم کردبێ ئەمە هیچ کەشێکیان نیە و تەنها ڕڤیوکردنەکەیەتی و لە پاش ماوەیەک پەبلیشەکەن و بڵاوەکەن هیچ کەشیان نیە تۆ ئەو یاریە شتە ناوت نەناوە و بە پرۆژەی کۆسار ناوی دێنی پێ دوایە لە 2021 یاریەکە لە کۆتایی 2020 دەگاتە چ قۆناغێک و پێ دوایە کاردانەوەی خەڵکیش چۆن دەبی کاتەکە بڵاوی دەکەی پێ دوایە خەڵکەی زۆر بتوانانی بەکاری بینی و بەدڵیان بیتن یاریەکە لەم چەند ڕۆژەیە ڕاستی پۆستێک لەسەر کردووە لە پیجەکەمە کە گەشتمە ئەو چۆن هەڵسەنگانێکم بۆ وەزەکە کرد سەرێکی سیستەم شتەکان وەکەمێ بۆی دروستکەم بۆ ئەوانشی کە دروستکراون بۆی کاتێک بتوانم دیاریکەم لە بەرەوەی ڕاستی خۆش نەبوو ماوەی زۆرە من خەریکێمم من وەکو سەرەتا ستریمی گوشتمە کرد ستریمی یاری GTA مەکرد ترکو کە بینیم خەڵکانێکی زۆر خولای ئەم یاریە بوون وتم شتێکی باشە کە بتوانم ئەم یاریە شتێک دروست کە ماوەشێ ئەم یاریە بۆ مۆبایل لەو کاتەوە مەبەستم چی بوو لەو کاتەوە ئەو خەڵکە چاوەڕێی ئەوەن کە بزان بزەبت کەی منە یاری بڵاوەکەمەوە بۆی چەند ڕۆژەیە گەشتم بەو قەناعەتی وتم ئینشەڵا لە مانگی حوتی 2021 بڵاوەکەمەوە بەڵام وەکو خۆت شارەزایت لەگەڵ هەموو گەیمەرانی تر دیلەیکردن هەر هەیە لە هەموو گەیمێکە ئەگەر پێویست کات بەڵام بەپێی ئەو پلانی کە دامناوە ئینشەڵا لەو قەناعەتیانیم پێویست بە دیلەی بکات لە بەرەوەی هەموو شتێک لەسەر ڕێڕەوی خۆیەتی و هیچ کێشەیەک نییە تاوەکو ئەم دەخەیە کاک کۆسار ئەگەر مەسەلەن لەو کەسانی کە بینەری ئەو ڤیددیوێ دەبن یاخود ئەو مقابلی لە کوردستان 24 ڕێکمان خست ئەوانە زۆر خەڵک بینەروی ئایا پێویستیت بە چ جۆرە یارمەتیەکە یاخود هاوکاریەکە سەپۆرتەکە تاوەکو مەسەن ئەو کەسانی حەز لەو بوارە دەکەن پشتگیری گەنجێکی وەکو تۆ بکەن لە بەرهەمێنانی ئەو یاریە تۆ پێویستیت بە چ جۆرە هاوکاریەکە لەلایەن خەڵکیەوە بەگشتی
وەکو خەڵکی بەگشتی بڵین بۆ من ئەوە گرنگە کە مثلەن ئەمە پرۆژێکە کە پێشتر هاوشێوی نەبووە لە ناو کوردی خۆمانە کە دروست نەکراوە پێم خۆشە ئەم یاریە چونکە هەر بۆ کورد دروستکراوە پێشم خۆشانی زیاتر لە ناو کوردی خۆمانە بەربڵاو بێت حەز پێم خۆشە ئەم یاریە چۆن بە word of mouth ینی بە کەس بە کەس بیگەێنێ بەوانی تر بۆی ئاگدار بن لەم پرۆژەیە کە شتێکی وابوونی هەیە لە ناو کوردی خۆمانە و ئێستا ئێمەش هاوشێوی هەموو میلەتانیکە لە توانامانەیە کە شتێکی ئاوە دروستکەین و پێم خۆشە لە ناو هەموو گەنجەکانمانە ئەم یاریە بناسرێتەوە و بێت بە یاریە کە لایەن زۆر کەسەوە بکرێت وەکو لایانی تریش بڵین کە هاوکاری بکەیت لەلایەن کۆمپانیا شتەوە ئەویان شتێکی ترە ئێستا بۆ نمونە یاری گەیم دیڤلۆپمنت ئێستا ئەو بودجەیە کە بۆم داناوە لەلایەن خۆمەوە لە گیرفانی خۆمەوە شتەکە بەڵام بە بودجەی گەورەتر مەسەلەن ئەتوانی شتەکە زیاتر بەخۆترکەی ئەتوانی مەسەلەن ئەو کاتە نووسەری بۆ بگری توانی مەسەلەن کەسانی ڤۆیس ئاکتەری بۆ بگرێت توانی کارکتەری بۆ بگری بۆی بتوان بە مەوشنەوە ئەنیمەیشنەکان بگیرێ ئەوانە ینی فەرقی زۆر زۆرەوە لەوەی کە تۆ مەسەلەن شتێک بە تاقی تەنیا بکەیت ئەمەیان تۆ فەرقیە بە بودجەی زیاتر شتەکە توانی گەورەترکەی بەوەشی کە ئێستا کە دامناوە ئەوەش شتێکی ترە بێت دەمەوێت پرسیارێک لێ بکەم ئایا بیر لەوەی کردیتەوە کەوا یاریەکە بەگشتی کامری کەسی یەکەم دەبی یاخود کەس سێم دەبی ئایا دەتوانین کارکتەرێکی خۆت بینی یان هەر بە فەرست پەرسن یاریەکە دەکرێت یاریەکە هەردوو کامەری تیاابێ بەتوانی هەم بە فەرست پەرسن و هەم بە سەر پەرسنیش بیکەی بەڵام یەک شتم دیاری نەکردووە تاوەکو ئێستا لی دڵنیانیم کە بتوانم ئەوە بکەم ئەویش بۆ فەرست پەرسنە لە ناو سیارە ئەوە شتێکبێتەوە بۆ ئەوەی کە وەکو خۆت ئاگداری مۆدڵکردنی سیارەکان من هەمووی بە تەنهایکەم ینی مۆدڵکردنی ناوەی ئەو سیارانە تۆزێ زەحمەتە ینی ئەو وردەکاری زۆر بەڵام ئەگەر ئینشەڵا لە حاڵەکاتێکە یاریەکە بڵاومان کرد و خواستێکی باشی لەسەر هەبوو مەسەلەن بەکارێنەرێکی باشی هەبوو لەو کاتەیە توانم مەسەلەن 3D مۆدڵەرێکی جیاواز مەسەلەن بیگرم لەگەڵ خۆما بێت مەسەلەن ستۆدیۆیەکەینەوە ئەو کاتە توانین وردەکاریەکان زیاتر بەرە پێبین ئەتوانین لە باتەوەی ئەو third person بیکەین بە first person و بە شێوەیەکی جوانتر سیارەکان دووبارە بنیاتنینەوە بۆی بە هەردوو کامێرە یاری پێ بکرێت من وەکو پرسیار بنمە بەڵام یەک داواکاریم هەیە حەز دەکەم ئەگەر بتوانین لە ناو یاریەکەی خۆت وەکو بیرۆکە زیادی بکەی ئەویش دانانی ئیستەر ئێگە دەرکەی هەڵنەهێنراو مەسەلەن لە کوردستان خەڵک تازە بە تازە مەسەلەن ئەو هۆشداریە هەیە ئەو ڕۆشنبیری هەیەکەوە هەموو یاریێک ئیستەر ئێجی تێدایە بە بڕای من ئەگەر بتوانانی مەسەلەن هەندێک ئیستەر ئێگ لەسەر هەولێر لەسەر سلێمانیان لەسەر بابەت تێشتێکی کۆمیدی نوکتەیەکی کوردستان لە ناو یاریەکە بتوانە شوێنێک زیادی بکەی بەڵام باسی نەکەی نەبێتە سپۆیلەر خەڵک بەخۆی بیدۆزێتەوە پێم وایە شتێکی جوان دەبیتن کاکە کۆسار دوا قسەت چێ لەسەر یاریەی و داوات دەکەی مەسەلەن پێت خۆشە خەڵکی وەکو پێتانم بود لە دیسکریپشن لێکی کاکە کۆساردانەوە کۆسار گەیمینگ وەکو فەیسبوک ئەکاونتی ینی پێدەڵە پیجەکەی توان ئاگاداری دوایین خەبەر بن تۆ لە جگەلەوەی کە یاریەکە بەرهەمنەی ڕۆژانەش بگومان هەواڵەکان یاریەکە بڵاو دەکەیتەوە خەڵکی چاوەڕوانی چیبی لەو یاریەی و پێ دوایە لەگەڵ دروستبوونی یاخود بڵاوبوونەوەی ئەو یاریە دەرگای یاریکردن لە کوردستان بە شێوەیەکی گشتی دەکرێتەوە یاخودە لە پرسیارێکم دەست پێ بکەم ڕاستی وەکو ئیستەر ئێگەکە پلانم داناوە کە داینەمچڵە هەر داشێنێم و یاریەکە بە شێوەیەکی داینامیکیش دروستەکەم ینی بۆ نمونە ئەمەوێت مەسەلەن لە وەرزەکانە هەنێشتی تایبەتی کەم مەسەلەن لە وەرزی هاوین جیاواز بێت پایز جیاواز بێت زستان جیاواز بێت بم جۆرەشتانە و مەسەلەن شتەکەت حەزەکەم داینامیک بێت شتێک نەبێ ینی ستاتێک بێ لە جێگەی خۆیان بێ و نەگۆڕێ پلانم وایە کە ئەم یاریە ئەپدەیت کەم زوو ئەوەی کە دامناو ئێستا لە حاڵی حازرە خودی ماپەکە شاری سلێمانیە بێ بەڵام بە ئەپدەیت ئینشەڵا بە نیازم شارەکانیکەی کورسانیش زیادکەم وەکو هەولێر کەرکووک ئەو شارانی کە بکوشە تا شارۆچ کەپچووکانی ژەگەر بکرێ بەڵام سەرتا بێت شارە گەورەکان زیادکەین وەکو شتی کەش ڕاستی شت زۆرە بەڵام ئێستا لەبەرەوەی خۆزان گەیم دێڤڵەپمنت شتێک نییە لە بۆستە هەنێک کات هەنێشت دروستەکەی دواتر ئەڵەی ئەمە لەگەڵ وەزعەکەیان ناگونجێ بۆیە بێ لایبری بۆی ئێستا هەنێک باز ناکەم لەبەری بۆی نەڵەن ئەمەی وت و دوای دەرنەچوو لە یاریەکە بەڵام ئەوەی کەوانی کە لێ دڵنیام و ئەزانم کە لە یاریەکە بوونە نەبێ ئەوم باس کردووە و لە پەیجەکانیشمە بڵاو کرێتەوە هەرچەنە لە پەیجەکەم هەموو ڕۆژێک شت دانانە بەڵام زیاتر لە هەر لە سناپچاتەکەم زۆر دایانم بۆوانی کە حەزەکەن هەر کۆسار ئومێد
بەدەمێکەوە بنووسن لە سناپچات ئەوە ناپچاتی کاکەم کۆساریش لە دیسکریپشن دانین دەتوان لەوێش فۆڵی بکەن بۆ ئەوەی زانیاری زیاتر لەسەر کارەکانی بزانن وایە ئەنجا وەکو شتەکە داشن ناوە مەڵتیپلەیەر بێت لەوەشە زۆر کەس نەیزانێ بۆ بتوان لەگەڵ هاوڕێیان یاریکەن بەڵام مەڵتیپلەیەرەکەش نازانم بزەبت کاتوانم لەگەڵ ڕلیسا بێت یاخود چەرمانگە دوای ڕلیس بێت لەبەرەوەی تۆزێ بودجەی زیاترەوە مەڵتیپلەیەر بە حکمی سێڤەر چکە بیرم نەکرێتەوە ویستم یەکەم جار پیر تو پیر بێ ئەگەر هەندێک بۆوانەی کە شارەزاییان لە نێتوەرکینگیان هەیە واتە کەسێک ڕوومێکدا بنێ هەمویان جوێنی ڕوومەکە بکەن بەڵام بۆم ئەو سیستەمە تۆزێک کێشەی گلیچی تیا بێت و ئەگەر ئەو هۆستە لە یاریەکە نمێنێ گواستنەوەی هۆستەکە بۆ کەسێکی لەو جێنەکە کێشە دروستکە بۆ خەتی کورسان ناشێ بە کوردێکی خۆمان هەروەها ئینیش چۆن بڵین لە ڕوانگەی چیتکردنەوە تۆزێک کێشەی زیاتری هەیە و نامێ ئەو شتە ڕووبات ئەمێ هەمووی لە یەک ئاستا بێت و هیچ کەسێک ئەدڤانتیژی بەسەر کەسێکی ترانە بێت لە ناو یاریەکەیە زۆر باشەکە کۆسار گیان زۆر خۆشحاڵ بووین و هیوای وەکو خۆم وەکو ژیر هەم وەکو ڕۆژنامەنووس لە کوردستان بیسەر و هەم وەکو یوتیوبەریش دەگومان ئەوەی پێم کرێت توانام دابی ڕکلام بۆ بەرهەمە دەکەین ئینشاڵڵا لە کاتی بڵاو بنەوەشی هاوڕێیانی خۆشەویستشم لەوەی ئەکەیت بنەوە هەر بابەتێکی نوێ لەسەر ئەو یاریە هەبیتن هەر هەواڵێکی نوێ هەبی لەسەر یاری کاک کۆسار باسی دەکەین و ڕکلامی بۆ دەکەین کاک کۆسار زۆر خۆشحاڵ بووم بە هیوایەوەی کەوە یاریی باش دەرچی و کاردانەوەیکی زۆر دروست بکە وەروەها داهاتێکی باشی هەبی بۆ ئەوەی بەردەوامی لەو کارە هیوام وایە ئێوەش بچن لە سناپچات وەروەها پەیجی کاک کۆسار فۆڵۆ بکەن تاوەکو ئاگاداری هەموو بابەتەکانن زۆر سپاس بۆ تۆ کاکە ژیریان سپاس بۆم دەرفەتاوە بۆ ئەم چاوپێکەوتنە هیوادارم کە ئەم چاوپێکەوتنە هەنێ زانیاری سەبارەت بە یاریەکە گەیاند بێ بە بینەرانی خۆشەویست و ئینشەڵڵا بەپێی کات و بەپێی زیاتر بەرەوپێشوون یاریەکە ئینشەڵڵا شتی کەشدانین پێکەوە و لە خزمەتی بینەرانی خۆشەویستانی زۆر سپاس دەکەم عزیزی خۆشحاڵ بێت